ئاواتی بخوازە سپاس بۆ تۆ. سپاس بۆیەوە دارەکان بەردەوامی هەیە بۆ پاڵپشتی کوردانی ڕۆژئاوا تا بێت زیاتر و زیاتر دەبن یەکگرتنی کورد لێرە ئەوەی کە هەیە ئەمە ڕێپێوانی خەڵکی شاری سلێمانیە بە سەرجەم چین و توێژە جیاوازەکانەوە ئەمە ئەو خەڵکانن کە لێرن هاتوون بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا لە باخی گشتیەوە دەستیان پێکردووە هەتا وەکو ئەزانین لە کاتی ئیشایت لە ڕۆماڵی خۆپشاندانی پشتیوانی ڕۆژئاوایت بەڵام ئەزمان کرد ئەم سوپرایزە جوانە بۆ تۆکەین پیرۆزە و تەمەندرێژ بی ئاواتی بخوازە و سپاس بۆ تۆ. سپاس بۆیەوە سپاسانەکەم هەموو ساڵەکە بەخۆشی سپاس بۆیەوە تەمەندرێژ بی ئەکتیڤۆنی زیاتر ئەمە زۆر سپاس بۆ ئێوە سپاسانەکەم زۆر سپاس بۆ ئێوە ئەمە سپرایز بوو بەڕاستی بەڵام ئەوەی کە من ئێستا ئاواتم بۆ خواست ئازادبوونی کوردستان بوو سپاس بۆ ئێوە سپاس بۆی کە منتان بەسەر کردەوە ئەوەیان بە لە دڵی خۆمان بمێنێتەوە بە هیوای ئەوەی کە کوردستان ئازاد بێ بە هیوای ئەوەی کە ڕۆژئاوا ئازاد بێ لەو دۆخە بێتە دەرەوە ئەمە سپاس بۆ ئێوە ئەمە شەقامی سالمە کە لێرە سەرجەم چین و توێژەکان لێرە کۆبوونەتەوە بۆ پاڵپشتی کوردانی ڕۆژئاوا ئەو ئەم ڕۆژ یادی لەدایکبوونی من بوو سپاس بۆ ئێوە زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئێوە سپاس دەکەم دەستەکانە خۆش بێ ئەوەی کە هەیە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان بە هیوای ئەوەی کە ساڵی داهاتوو لە یادی لەدایکبوونمە کوردستان ئازاد بێت ڕۆژئاوا لەو دۆخە بێتە دەرەوە کوردانی ڕۆژئاوا کوردانی باشوور ڕۆژهەڵات باکوور کوردستانی گەورە ئازاد بێت.